کشتوکاڵ ئاڵتوونی سەوز ناونیشانی وەرکشۆپێکی زانکۆی هەڵەبجەیە. لێرە لێکۆڵینەوە لە کێشە کشتوکاڵەکان و گرفتەکانی بەردەم بە بازاڕکردنی بەرەمی ناوخۆیی جوتیاران دەکرێت. شارەزان و پسپۆڕان ئاماژە بۆ گرفتانە دەکەن کە تا ئێستا نەتوانراوە بەرەمی ناوخۆیی بە بازار بکرێت. یەکێک لە هەنگاوەکانمان ئەوەیە کە بتوانین لە پارێزگای هەڵەبجەوە هەنگاوێک دەست پێ بکەین کە بتوانرێت بە بازارکردن بۆ بەرهەمە کشتوکاڵەکان بکرێت. بۆ لەبەرەوەی تا ئێستا بەرهەمی کشتوکاڵی ناوخۆ بازارکردنی لاوازە. شێوازی فرۆشتنەکەی ئەسڵەن کۆمەڵێک شێوازی فرۆشتنەیە هەر سەقەتە، ناتوانرێت. جوتیار لە کاتی خۆیان ناتوانێت بەرهەمەکە بخات. جوتیار ئێمە ئەسڵەن لە ساڵێکە جارێک دوو جار ئەتوانێت بەرهەمی هەبێت. بۆ ناتوانێت هەر چوار وەرزە بەرهەمی هەبێت. ئەبێت کۆمەڵێک ڕێنمایی هەیە، کۆمەڵێک شت هەیە ئەتوانی بە بازارکردن جوتیار خێراتر بکەیت. ئەتوانی بەرهەمەکان و شێوازەکان و نوعێتەکانی سریعتر بکەیت تاوەتی جوتیاری قازانجکە حکومەتش لێرەیە قازانج بکات. بەداخەوە تا ئێستا نەکراوە و ئێمە لێرە هۆڵمانە کۆمەڵێک خاڵ هەیە پێشنیارمان کردووە کە بتوانرێت ئەو شوێنانەی کە بۆ بازارکردنی بەرەمە کشتوکاڵەکانە چۆن دیاری بکرێت و چۆن هەنگاوی ببرێ باشتر بکرێت و خەڵک زیاتر شوێنەکان بناسێت و بچێت بەرەمە کشتوکاڵەکان بخوات و هەندانێک بۆ خەڵک بۆی بتوانێت بەرهەمی خۆماڵی بخوات و دوورکێتەوە لە بەرهەمی بیانی. بەڕێوەبەری کشتوکاڵی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات بە بازارکردنی بەرەمی کشتوکاڵی ناوخۆیی کێشە و گرفتی هەمیشەیی بەردەم جوتیارانە و دەژڵێت دەرچەیەک نییە بۆ هەناردەکردنی بەرەمە کشتوکاڵەکانی جوتیاران بۆ دەرەوە. تۆ چەند گرنگە بەرهەمێکی باش بەرهەم بێنی، ئەوەندەش گرنگە بە نرخێکی باش ئەم بەرهەمە ساخکەیتەوە. لەبەرەوە ئێمە بە بازارکردن کێشەمانەیە چ لە بازاری ناوخۆیە و چ دەرچەیەکشمانە بۆ هەناردەکردنی بەرهەمەکانمان بۆ دەرەوە. بۆیە زۆر گرنگە لایەنە زانستیەکان وەکو زانکۆ و کۆلێجەکان و ناوەندەکانی توێژینەوە بەردەوام باسخواز لەسەر ئەم گرفتە بکەن و چارەسەری گونجاو بخەنە ڕوو و بەرزیکەنەوە بۆ لایەنی پەیوەندیدار بوو ئەوەی کای لەسەر بکرێ. بژانەوەی کردی کشتوکاڵی پێویستی بە هاوکاری جدی حکوومەتەیە و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی بەردەم جوتیارانیش. هاوکات دابینکردنی پێداویستە کشتوکاڵەکان و کارکردن بۆ بە بازارکردنی بەرەمی کشتوکاڵی ناوخۆیی کە ساڵانە بۆی دابەزینی نرخی بەرەمە کشتوکاڵی ناوخۆیەکان جوتیاران تووشی زەرر و زیان دەبنەوە. ئەماش بە شێوەیەکی گشتی کاریگەری خراپی لەسەر ڕێژە و چۆنێتی کشتوکاڵکردن دروست کردووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.